بە چەند بەش و کلینیکی پسپۆڕی و ئامێر و دەرمانخانەی پێشکەوتووە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕەکی ڕاپەڕین لە ڕۆژئاوای شاری سلێمانی کرایەوە. بەڕێوەبەری کۆمەڵگە پزیشکیەکە دەڵێت لەسەر زۆری خواسی دانیشتوانی ناوچەکە کۆمەڵگەکەیان کردوتەوە. کەمان لە 5 بەشی جیاواز و سەرەکی پێک هاتووە کە بەشەکان لەمانە پێک دێن. بەشی تاقیگە بە کۆمەڵێک ئامێری پێشکەوتوو بە دوایین وەشانی سەردەم کە بە پێوەری ستاندارد نێودەوڵەتیەکان لە ئێستادا بەکاردێت. هەروەها دەرمانخانەیە کە هەموو پێداویستیەکانی ئەو پسپۆڕیانی تایە کە لە ئێستادا لە خزمەتدان. بەشی ددان بە کۆمەڵێک پزیشکی خاوەن بڕوانامەی باڵا و بە ئەزمون. بەشی تیشک و بەشی وەرگرتنی چارەسەر و دەرزی لێدان. پارێزگاری سلێمانی کە بەشداری لەکردنەوەی کۆمەڵگا پزیشکیەکە کردووە ستایشی نەخۆشخانەی بەخشین دەکات و دەڵێ توانیویانە بە ئاستێکی بەرز کار بکەن و لە نرخیشدا هاوشانی نەخۆشخانە حکومیەکان بن. کۆمەڵگای تەندروستی بەخشین یا کۆمەڵگای پزیشکی بەخشین یەکێکی ترە لە تەواوکاری ئەو زنجیرە و تۆڕەی کە نەخۆشخانەکانی بەخشین بە سوپاسەوە دەستگای خێرخوازی بەخشین بە سوپاسەوە لە ڕابردووە کردوویەتی. من سوپاسی ئەم دامەزراوانە کەم کە لەوەیە ڕۆڵێکی گرنگیان بینیوە و وایان کردووە کە خەڵک بە ئاسانی بگاتام شوێنانە و لە ئاستێکی بەرزی زانستیە بە ئەزمونێکی باش بە کەرەستە و کەلوپەل و چارەسەری باش بتوانن ڕۆڵ ببینن. بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی بەخشین دەڵێ هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە خزمەتی چینی هەژار بکەین و کۆمەڵگا و نەخۆشخانەکانمان فراوان بکەین. خۆشبەختانە نەخۆشخانەی بەخشین و کۆمەڵگا پزیشکیەکانی بەخشین ئێستا کە لە کاردان سەرجەم فڕۆپسپۆریەکان کە گرنگی پێدەدرێت و ئەوەی کە زۆر تەرکیزی کراوەتە سەر و ئێمە گرنگیمان پێداوە بەڕاستی پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکانە بە کواڵیتی بەرز و لە هەمان کادا بە نرخی هەرزان. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ڕای دەگەێنێت نەخۆشخانەی بەخشین کۆمەڵ پشگیری دەکات و ئامانجیانە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن. خۆزگە حکومەتەکەمان حکومەتێکی خزمەتگوزارە بووایە تەنها مستەشفای حکومی بووایە کە خزمەتی هاوڵاتیانی بکردایە، بەڵام بەداخەوە ئەم حکومەتەی ئێمە و کۆمەڵە سێکتەر کە تەندروستیە پەروەردەیە ڕەوانەی خەڵکی تری پارەدارەکە و زیاتر نەخۆشخانە ئەهلی و قوتابخانەی ئەهلی و برەوی پێدرێ لە هەرێمی کوردستاندا. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری سەپۆرتی ئەم نەخۆشخانەیەکەین و خۆشیان چاکەزانن بۆمان نووسیون ئێوە نەخۆشخانە کۆمەڵگا نۆرینگە قانجاز نەویستن و خۆشیان ئاگدارن و دەستگای خێرخوازی بەخشینی شایەتە کە ئێمە تەنها سەپۆرت و هاوکاری و پشتیوانیانین ئەگەرنا یەک فلسیان لە کۆمەڵی دادگەری وەکو کۆمەڵ خۆی وەکو دارایی کۆمەڵ حرام بێت ئەوە بە دڵنیاییەوە بە خەڵکی هەرێمی کوردستانەڵێ. نەخۆشخانەکە فرەپسپۆڕیە و لە چەند بەشێکی گرنگ پێک دێت بۆ دانیشتوانی گەڕەکانی ڕاپەڕین و کەنەکەوە و کەنەسوورە و بەشێک لە ناحیەکانی دەوروبەری سلێمانی کار ئاسانی دەبێت و پزیشکی پسپۆڕ و تایبەتمەند لە کۆمەڵگەکە کار دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.